ئەمە دیمەنی ڕزگار نوعمانی پێشمەرگە و دوو منداڵە نەخۆشەکەیەتی کە لە بەردەم ئەنجومەنی وەزیران مانیان گرتووە و داوای بەدەمەوە هاتن دەکەن. وەک خۆی دەیڵێت ماوەی زیاتر لە 15 ساڵە پێشمەرگەیە و دوو جاریش لە شەڕی داعش بریندار بووە. ڕزگار دەستی دوو منداڵە نەخۆشەکەی گرتووە کە تووشی نەخۆشیەکی دەگمەنن. تەنها لە وڵاتانی ئەوروپا چارەسەریان هەیە و ئەگەر بێت و ماوەی کەمتر لە 2 هەفتەی تر چارەسەر نەکرێن ڕەنگە ببێتە هۆی لە دەستدانی چاوەکانیان. بۆ ڕێزگرتن لە قوربانیدانی پێشمەرگە و کەسوکاری شەهیدەکانمان ڕەزامەندیمان لەسەر خەرجکردنی هاوکاریەک داوە بۆ خانەوادەی سەربەرزی شەهیدانی شەڕی دژ بە تێروورستانی داعش. حکوومەت و حیزبە باڵادەستەکانیش کە زۆرترین دروشم و قسەی باق و بریق بۆ پێشمەرگە دەهۆننەوە، بەڵام دروشمەکان نەبوون بەکردار و ئەو دیمەنەی دەیبینن پێشمەرگەیەکە کە دووجار لە شەڕی داعش بریندار بووە و لەگەڵ دوو کۆرپەکەی لە بەردەم ئەنجومەنی وەزیران هێشتۆتەوە کە داوای بەهاناوە چوون دەکەن. ئەو دوو مناڵەی من نەخۆشیەکی دەگمەنیانەیە، نەخۆشی MPS کەیسی 6یانەیە، نەخۆشیەکی دەگمەنە، چارەسەریان لە دەروی وڵاتە و دەرزیە و نەخۆشیی ڕاگرێ بۆی ئەم نەخۆشیی بۆستێنێت تەشەنە نەکە لەوە زیاتر. چەندین لایەنی پەیوەندیدار و بەرپرسم کردووە تا ئێستا هیچ کەسێ نهاتۆتە خەت و هیچ کەسێ جوابی نەداومەتەوە و یەکێ لە مناڵەکانیشم نازناوی پێشمەرگە هەڵگردووە، ناوی پێشمەرگەی. هەموو کێشەی من 2 فیزەیە لەوێ ئەزانم کۆنتاکم لەگە چەندین نەخۆشایە دەرزیەکان بەبێ بەرامبەرە و خەسخانەکەش ئەو نەخۆشخانەی بایۆمۆرین کە تایبەتە بەم نەخۆشی MPSانە ئەوان دێنە ماڵەکە دەرزیەکە لێدەن و کۆنتاکم لەگەڵ نەخۆشێکی ترا هەیە لە بەریتانیا. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش کە زانی پێشمەرگەیەک ئاوا بێنازە و کەس ئاوڕی لێناداتەوە بڕیاریدا بچێت بەدەم ئەو پێشمەرگەیەی کە دووجار بریندار بووە لە شەڕی داعش. ئەو کاتەی کوردستان پێویستی بە ئەو بوو گیان فیدایانە هاتە مەیدان، بەڵام ئێستا ئەو پێویستی بەیەک فیزای وڵاتێکی ئەوروپایە بە ئامانجی چارەسەرکردنی منداڵەکانی، بەڵام حکوومەت یارمەتی نادات. لەناو شەڕی داعش دووجار بریندار بووە بە سەختی، یعنی ئەو بە گیانی خۆی هاتە پێش بۆ دیفاع لەو خاک و نیشتیمانەی. ئێدە باسا حکوومەت لە ڕێگای قونسوڵیەکان و لە ڕێگای پەیوەندی علاقات نێودەوڵەتیەوە ئەوەتانی ئەو کوڕەیە کاکە پێشمەرگەی ناوە مەبەستم هەموو گیانفیدایەکی بۆ خاک کردووە، بەڵام بەداخەوە ئەوانەی کەوا دەسەڵاتدارن لە وڵات بەدەمیەوە نەهاتوون بەهاناوە نەهاتوون و بە موچەی منیش پێک نایە، ئەگەنا نەک موچەی خۆم خانەنشینی خۆشمی لەسەر وعد بێ لەسەر تاپۆ بکەم، ئەگە بە موچەی من و بە خانەنشینی من پێک بێ پەرلەمان بەیانی بەجێ دێنم بۆ ئەو پیاوە لەتا ئەو دوو منداڵی تەنها ئەو پیاوە ڤیزەیەکی لەو حکوومەتی دەوێت کە بە یەک تەلەفۆن جێبەجێ دەکرێت. نەخۆشی MPC نەخۆشیەکی دەگمەنە و لە هەموو عێراق تەنها 14 کەس ئەو نەخۆشیەی هەیە و چارەسەریشی لە ناوخۆی عێراق و وڵاتانی دراوسێشدا نییە. هەر توشبوویەکی نەخۆشیەکە بۆ وەرگرتنی چارەسەر دەبێت ڕوو بکاتە وڵاتانی ئەوروپا. هەردوو منداڵی ئەم پێشمەرگەیەش بە دۆخێکی خراپی تەندروستیەوە لە چاوەڕوانی وەڵامی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکاندا ماونەتەوە تا هیوایەکیان بۆ چارەسەر بگەرێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.